لە کاتێکدا مەسیحیەکان جەژنی قیامە دەگێڕن، بەشێک لەوان لە ژیانی ئاوارەیدان. هاتنی نوێنەری پاپای ڤاتیکان کەمێک لە خەمەکانی ئەوانی کەم کردەوە، چونکە لە یەکەم ڕۆژی جەژنەکەیان لەگەڵیاندا بوو. ئەمڕۆ هاتووم جەژنی قیامە لەگەڵ برا مەسیحیەکانم بکەم، لەگەڵ هەموو ئەو کەسانەی ئاوارە بوون لێرە، بۆ ئەوەی لە نزیکەوە پیرۆزبایی گەرمیان لە بری قەداسەتی پاپا پێبگەێنم. نزاڵ پاڕانەوەی هەندێک لە مەسیحیەکان لەم نوێژی جەژنەدا بۆ گەڕانەوە بوو بۆ زێدی خۆیان کە بەهۆی شەڕی داعشەوە ئاوارە بوون. تەنیا لە شاری سلەیمانیدا 3500 ئاوارەی مەسیحی هەیە کە بەسەر 3 کەنیسەدا دابەش بوون. وڵا دوعای خۆشی و ئاشتیاکەین بە هەموو مەسیحەکان و بە هەموو کوردەکان. هێوادارم هەموو مەسیحەکان لە خۆشییا بن و ئاشتی و ئازادی بە هەموو مەسیحەکان بێت و بە هەموو کوردستان و نوێنەری پاپای ڤاتیکان لە دوای خوێندنی نوێژەکە سەردانی جەلال تاڵەبانی سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان و کڵێساکانی دیکەی شاری سلەیمانی و کەمپی ئاوارەکان دەکات. لەم ڕۆژە پیرۆزەیە هەمومان یەکدەستین، یەک هەڵوێستین، یەک سەنگەرین بەرامبەر بە هێزی دژمن، بەرامبەر بۆ هێزەی کە دەیەوێ کوشتن و بڕین و با بڵین نەفرەتمان بەسەرا بسەپێنێت، بەڵام ئێمە لە بەرەیەکی خۆشەویستی و ئاشتی و پاراستنی ئاینی ڕاستەقینە و مرۆڤایەتی و هەموو بەهاکانی ئینسانیەتین. جەژنی قیامە لەوە هاتووە دوای ئەوەی 3 ڕۆژە ئیسا مەسیح لە خاچ دراوە، پاشان دەگەڕێتەوە ناو خەڵکی و خۆیان نیشان دەدات کە نەمردووە، بۆیە شوێنکەوتوەکانی ئەو کاتەی ئەو ڕۆژە دەکەنە جەژن. باهۆی ڕووداوەکانی ئەم دوایانەوە مەسیحیەکان نەیانتوانی جەژنەکەیان بە خۆشی بەڕێ بکەن، چونکە ئەوان دەڵێن لە ئاوارەیەدا جەژنیش مانایەکی نامێنێت. چۆمان مەحموود، ڕووداو، سلەیمان.